والتحقق من عدالة توزيع تلك الأموال على مستحقيها في الأقاليم أو المحافظات غير المنتظمة في إقليم. زۆرینەی بڕیارەکانی ئەمڕۆی دادگای فیدراڵی عێراق لەسەر هەرێم لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە، بەشێکیشی لێدانە لە پێگەی هەرێمی کوردستان، هەروەها بڕیاری لابردنی کورسی کۆتاکان کەمکردنەوەی هەژمونی پارتی دیموکراتی کوردستانە بەسەر پەرلەمانی کوردستاندا. لەسەر پرسی موچە کە بۆ هاوڵاتیانی هەرێم پرسی لە پێشینەیە، دادگای فیدراڵی لە بەرژەوەندی موچەخۆرانی هەرێم بڕیاری دا و حکوومەتی عێراقی ناچار کرد لەمەولا بەبێ قەرز موچەی موچەخۆرانی هەرێم بدات، بۆ ئەوەش بانکەکانی عێراق و هەموو ئەو بانکانی ڕاستپارت بە پێدانی موچە کە مۆڵەتی بانکی ناوەندی عێراقیان هەیە. ئەمەش بەرپرسیارکردنی ڕاستەوخۆی سەرۆک وەزیرانی عێراق و وەزارەتی دارایی عێراقا بەرامبەر بە موچەی موچەخۆرانی هەرێم. هەروەها حکوومەتی هەرێمی کوردستانی ناچار کرد هەموو داهاتە نەوتی و نانەوتیەکانی خۆی مانگانە تەسلیمی بەغدا بکات و پابەند بێت بە پاکتاوکردن و چاودێری دارایی بەغداوە، هەرچەندە ئەم ناچارکردنە کەمکردنەوەیە لە پێگەی سربەخۆییانەی هەرێمی کوردستان، بەڵام ئەمە بچووکترین لێکەوتەی خراپی ئیدارەدانی حکوومەتی هەرێمی کوردستان بوو لە ڕابردوودا، هەروەها بەرەنجامی کاریگەری ناکۆچیەکانی یەکێتی و پارتیە. دەربارەی هەڵبژاردنەکانی هەرێم، دادگای فیدراڵی پەرلەمانی هەرێمی لە 111 کورسیەوە کردووە بە 100 کورسی و کۆتایی بە 11 کورسی کۆتاکان هێنا. بەوەش چیتر پارتی بەبێ لایەنی سەرەکی دووەم کە لە ئێستادا یەکێتیە ناتوانێت کۆدەنگی لە پەرلەمان یان زۆرینەی 50+1 مسۆگەر بکات. ئەمەش کێبڕکەی سیاسی زیاتر دەخڵتێنێت و لەمەولا لە بری کۆتاکان چانسی حیزبە بچووکەکان بەهێز دەبێت بۆ ئەوەی ببنە پارسەنگی هێز و بچنە هاوپەیمانێتیەوە تاوەکو هاوسەنگی ڕاستەقینەی هێز دروست ببێت. لە هەمان کاتدا دادگا یاسای هەڵبژاردننی هەرێمی کردە فرەبازنە و بڕیاریدا کە نابێت هەرێم لە 4 بازنە کەمتر بێت. ئەمەش دیسان لە بەرژەوەندی دەنگدەرە، لەمەولا دەنگدەر لە بازنەی شارەکەی خۆیدا بە دیاریکراوی دەنگ دەدات بە کاندیدی دڵخوازی خۆی بێ ئەوەی کاندید بە دەنگی دەنگدەری شارەکانی تر دەربچێت. هەرچەندە فرەبازنەیی لە خزمەتی حیزبی بچووکدا نییە، چونکە حیزبی بچووک چیتر دەنگەکانی لەسەر ئاستی هەرێم ناچێتە یەک سەبەتەوە و بۆی کۆنابێتەوە، بەڵام لە فرەبازنەیدا دەنگدەر ئەو کاندیدە مەحەلیە هەڵدەبژێرێت کە بەرنامەی بۆ شارەکەی خۆی هەیە. ئەم بڕیارانە چەند لێکەوتەیەکی دەبێت. یەکەم، دۆخی ئابووری هەرێم باشتر دەکات، چونکە موچە لە قەرز و ناکۆکی سیاسی نێوان هەولێر و بەغدا دەرباز دەکات. ئەگەر گرفتی سیاسی کتوپڕیش نێتە پێشەوە، ڕەنگە بانکەکانی عێراق بە خزمەتگوزاری هەمەچەشنەوە بێنەوە ناو هەرێم و بوژانەوە ڕوو بدات. دووهەم، لایەنە سیاسەکانی کوردستان جگە لە یەکێتی و پارتی دەبن بە دوو بەشەوە، بەشێکیان ئەوانەی کورسی دەهێنن چانسی مانۆڕی سیاسیان زیاد دەکات و پێگەی کورسیەکانیان هەڵدەکشێت و ڕۆڵی پارسەنگ دەجێڕن، بەشێکیشیان لە سیستەمی فرەبازنەییدا ناتوانن ببنەوە بە خاوەنی کورسی. سێهەم، یەکێتی نیشتیمانی کوردستان کورسیەکانی زیاد دەکات، چونکە لە فرەبازنەییدا جگە لە سلێمانی چانسی لە بازنەی هەولێریدا هەیە، بەڵام پارتی چانسی لە بازنەی سلێمانیدا کەمە وەک گەورەترین بازنە. هەروەها بازنەی هەڵەبجە دەنگی ئیسلامیەکانی سلێمانی کۆ دەکاتەوە، ئەمە جگە لەوەی چانسی یەکێتی وەک براوەی معنەوی بڕیارەکانی دادگا دەردەکەوێت و لە دوا هەڵبژاردننی کەرکووکیشدا هێزی یەکەم بوو.